سڵاوتان لەبێ بەڕێزان من ڕەنگین عەبدولسەمەدم هەواڵەکانی سەعات 9 پێشکەشەکەم سەرەتاش سەردێڕەکان بە ئامادەبوونی دەرباز کۆسڕاد ڕەسوول و سەعدی ئەحمەد پیرە لە شاری هەولێر مەراسیمی 43 ساڵی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران بەڕێوە چوو. بە بەشداری زیاتر لە 8,000 خوێندکار تاقیکردنەوە دەرەکیەکان لە شاری کەرکووک دەستی پێکرد و بەهۆی کێشەیەک شەوە ژمارەی خوێندکاری کورد بێبەش بوون لە تاقیکردنەوەکان و بەشێکشیان بە ناچاری بە عەرەبی وەڵامیاندایەوە. سەرۆکی شارەوانی خاڵخاڵان موچەی کارمەندانی پاکەرەوە دابین دەکات و ڕاشی دەگەێنێت بە هەوڵی بافڵ جەلال تاڵەبانی لە داهاتوودا شایستەداراییەکان بە کۆمپانیەکان دەدرێت. چاودێرانی سیاسی حکوومەتی تەوافقی با چارەسەری دۆخی عێراق دەزانن هۆشداریش دەدەن لایەنە سیاسیەکان خۆیان بە دوور بگرن لە حکوومەتی زۆرینە و خۆسەپێن چونکە دۆخی وڵات ئەوە ناخوازێت. بە ئامادەبوونی دەرباز کۆسڕاد ڕەسوول کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و ئاغای ڕەشنودی سەرکۆنسڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر بە ئامادەبوونی کۆنسڵ و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان و ژمارەیەک لە لێپرسراوانی حەزبی و حکومی مەراسیمی 43 ساڵی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران بەڕێوە چوو. لە میانی مەراسیمەکەدا سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی بافڵ جەلال تاڵەبانی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی ئەم ڕۆژیان لە ڕابەر و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و گەلانی ئەو وڵاتە کرد. ڕاشیان گەیاند خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال نامەی یەکەمی لە ڕێگەی خوا لێ خۆش بوو خانم وەسفیە بەنی وەیس نارد بۆ بەڕێز ئیمام خومینی لە نەجەفی ئەشرەف. دوای چوونی ئیمام خومینی بۆ پاریس دیسان وەفدی یەکێتی با سەرۆکاتی دکتۆر فواد مەقسووم زیارەتی ئیمام خومینی کرد و نامەی سەرۆک مام جەلالیان بۆ برد. پاش گەڕانەوەشی بۆ ئێران وەفدی یەکێتی بەردەوام بوون لە سەردانیکردنی. ئیجازە بفەرموون بە ناوی بەڕێز هاوسەرۆک بافڵ جەلال تاڵەبانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی ئەم ڕۆژە لە مەقامی معەزەمی ڕەهبەری حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران گەلانی ئێران جەنابی سەرکۆنسڵ بکەم. ساڵی 1970 زاینیەوە قیام و خۆپیشاندان لەلایەن هەموو پێکهاتەکانی ئێران ئاینی سیاسی ئێکنیکی دەستی پێکرد. لە عێراقەوە لەلایەن خوا لێخۆش بوو ئیمام خومینی ڕەحمەتی خوای لێبی سەرپەرشتی دەکرا. لەو کاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاوی و ئومێدی زۆر ئەم شۆڕشەی هەڵسەنگاند و پەیوەندی لەگەڵدا کرد. با بەشداری زیاتر لە 8,000 خوێندکار تاقیکردنەوەی دەرەکی لە 85 بن کە ئەنجام درا و لە سەعات 9 سەر لە بەیانیەوە دەستی پێکرد. بەڵام هەر لە سەرەتاوە گرفت بۆ خوێندکاران دروست بوو بەهۆی ئەوەی پێیان ڕاگەیەندرا کە بۆیان نییە بە زمانی کوردی وەڵام بدەنەوە. بەو هۆیەشەوە و بە ناچاری بە زمانی عەرەبی وەڵامی یەکەم تاقیکردنەوەیان دایەوە. با بەشداری زیاتر لە 8,000 خوێندکار لە شاری کەرکووک تاقیکردنەوە بەرایەکان بۆ قۆناغە دەرەکیەکان دەستی پێکردو. با مەبەستی بەشداریکردن چەند خوێندکارێکی خوێندنی کوردی چوونە نێو هۆڵی تاقیکردنەوە بەڵام سەرپەرشتیاران پێیان ڕاگەیاندن کە ناویان لا خوێندنی عەرەبی هاتۆتەوە و دەبێت بە عەرەبی وەڵامی پرسیارەکان بدەنەوە. ئەمەش بووە گرفت بۆ ئەو خوێندکارانە و بە ناچاری بە زمانی عەرەبی یەکەم تاقیکردنەوەیان ئەنجامدا. یەکەم ڕۆژ بوو تاقیکردنەوەکانی دەرەکی کاتژمێری 9 بەیانی دەست پێکرد 12 پێش چارەکە تەواو بوو. هیچ کێشەیەک نەبوو بەڵام هەندێک خوێندکار هەبوو کێشەی ئەویان هەبوو بۆ خوێندنی کوردی تەقدیمیان کردو لە ئیمتیحانە بەڵام ئیمتیحانات بە هەڵە ناویان لە عەرەبی نووسراوە فەقیرانەوە یعنی چۆنەڵێت شەنسەکەیان فەوتا بۆ کوردی تەقدیم کردو ئێستا هاتووە ئەمڕۆ لێرە بە عەرەبی ئیمتیحانی داوە. ئەو کێشەیەمان پێمیان وتووە بێ بچی لە عەرەبی ئیمتیحان دەیت تا ئیمتیحانی عەرەبی دا و هیچ هێنێک نەبووی ترەوە مینێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بەشی تاقیکردنەوەکان چارەسەری و کێشیان بکردایە. من لە هەوڵا بووم لە پێش ئیمتیحانات کێشەیەتریش هەبوو مامۆستا سیران وتی ئەوەی تا دوێنێ هات بۆی ما چارەسەر کردەوەی تازای ئیمڕۆ 10 ساڵ نییە چارەسەر ناکرێت. لێپرسراوانی خوێندنی کوردی لە هەوڵەکانیان داتوانیان
چارەسەری کێشەی ئەو خوێندکارانە بکەن کە بەشداری تاقیکردنەوەکانیان نەکردووە، بەڵام ئەوانەی بەشداریان کردو دەبێ تا کۆتا تاقیکردنەوە بە زمانی عەرەبی وەڵام بدەنەوە. داخەوە ئیمڕۆ لە تاقیکردنەوەکانی تەمهیدی واکە دواتە دەرەکی چەند بەشداربوویەک لە بابەتەکانی کە کاتی خۆی پێشکەشیان کرد بە زمانی کوردی وەڵام بدەنەوە. ئیمڕۆکان لە کەڕۆشە بوون بۆ تاقیکردنەوەکان ناوخانیان لە خوێنی عەرەبی هاتووە واتە وەڵام بدەنەوە بە زمانی عەرەبی. بەداخەوە ئەوەی کە بەشدار بووە وەڵامی داوەتەوە تازە بۆی نییە بڕاتەوە سەرزمانی بابەتەکانی کوردی تاقیکردنەوە ئەنجام بدا لەبەرەوەی هەتا کۆتایی تاقیکردنەوەکان هەر بە عەرەبی دەبێ بەشدار بێت. بەڵام ئەوانەی کە نەچوون هۆڵی تاقیکردنەوە و بەشدار نەبوون و تاقیکردنەوەیان ئەنجام نەدا سەردانی تاقیکردنەوەکانی کەرکووکیان کرد وێ هەستان پشولەکانیان بۆ گۆڕی هەر لە هەمان ڕۆژ پشولەی بابەتی بابرین عەرەبیەکانیان لیان وەرگرتەوە و پشولەی بەشداربووی خوێنی کوردیان دراپی. با بەشداری 8250 کەس تاقیکردنەوە بەرایەکان لە 85 بن کە ئەنجام دراو. بەپێی ئەو ئامارەی پەروەردەی کەرکووک بڵاوی کردوتەوە 523 کەس لە شەشی سەرەتایی و 5789 کەس لە سەی ناوەندی و 1939 کەسیش لە شەشی ئامادەی بەشداری دەکەن لە تاقیکردنەوە دەرەکیەکان بۆ وەرزی خوێندنی 2022 هەروەک ڕێگە نەدرا بە دەستگاکانی ڕاگەیاندن ڕووماڵی تاقیکردنەوەکان بکەن. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک. دوای ئەوەی کارمەندانی کۆمپانیای شکارکات تایبەتە بە پاکردنەوە مانیان گرت بەهۆی پێنەدانی موچەکانیان، بەڵام سەرۆکی شارەوانی خاڵخاڵان ئاماژە بۆ ئەوە دەکات بە هەوڵی بافڵ جەلال تاڵەبانی لە داهاتوودا شایستەداراییەکان بە کۆمپانیەکان دەدرێت. هاوکات سەرۆکی شارەوانی خاڵخاڵان بۆ ئەم مانگە بڕەپارێکیان قەرز کردووە تاوەکو بیدەن با کارمەندانی پاکەرەوە و لە ئێستاشدا مانگرتنیان شکاندووە و دەست بە کار بوونە. دوای مانگرتنی کارمەندانی کۆمپانیای شکار بەهۆی دواکەوتنی موچەکانیان لە خاڵخاڵان بە بڕیاری بافڵ جەلال تاڵەبانی لە ئایندەیەکی نزیکدا چارەسەری کێشەکە دەکرێت و شایستەدارایەکان دەدرێنەوە بە کۆمپانیاکان. نزیکەی 30 کارمەندی پاکردنەوە لە سنوورەکە ماوەی 2 مانگە لەلایەن کۆمپانیای ناوبراوەوە موچەکانیان پێنەدراوە. ئازاد عاسی سەرۆکی شارەوانی خاڵخاڵان دەڵێت بۆ چارەسەری گرفتی موچەی ئەم مانگەی کارمەندەکان بڕێکپارەیان قەرز کردووە تا ئەو کاتی چارەسەری کێشەکە دەکرێت. ئەو کرێکارانە بژێوی ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەو پارەیە. ئێمە لەگەڵ کۆمەڵی برادەر ئەو پارێمان بۆیان کۆ کردەوە و لەم ڕۆبیانیە پارەکەیان نەدەینێ موچەی ئەمانگیان بۆ دابینەکەین تاکو موچەکەیان دێت. دوای ئەوەی کە نووسنگەی هاوسەرۆکە ئاگدار کرایەوە لە کێشەی خۆڵ و خاشاک لە سنووری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری خۆشبەختانە بەڕێز کاک باڤڵ بڕیاری ئەوەی داوە لە کەمترین ماوەیە ئەو کێشەیە سارەسەر بکرێت و شایستەدارایەکان بدرێتەوە بە کۆمپانیاکان و بۆ ئەوەی لە کار و ئیشەکانیان بەردەوام بن کۆمپانیاکانی ناوبرا. دەست بەکار بوونە و ئیشەکانی خۆیان وەکو ڕۆژانی ڕابردوو شار خاوێنەکەنەوە، شوێنە گشتیەکان خاوێنەکەنەوە، کوچە و کۆڵانەکان خاوێنەکەنەوە، گوندەکان خاوێنەکەنەوە. دڵنیام لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەوڵی بەڕێزکا قوبات لە کەمترین ماوەیە ئەم کێشەیە چارەسەرە بێت. هاوکات بڕیارە لە ماوەی 6 مانگدا ئەو دوو سایدەی ڕێگای گوندەکانی سنووری خاڵخاڵان بە ناحی ئاغجەلەر و سنووری سلێمانی بە یەک دەبەستێتەوە، قیرتاو بکرێن و تەواو بن. لە نزیکترین کاتە ئەتوانم بڵم لە ماوەی ئەم هەفتەیە دەست بەکارە بن کۆمپانیای ناوبرا بۆ ئەوەی هەڵبسن بە قیرتاوکردنی ئەو زوو سایدە. خۆی مودەکەیان 6 مانگە نزیکەی بەتەوەقعی من لە ماوەی 3 مانگە ئیشەکانیان تەواو بێت و ئەو زوو سایدە قیڕەکرێت و هیچ کێشەیەکی هاتوچۆی بۆ دروست نابێت. پاش ئەوەی شارەوانی خاڵخاڵان ئاگادار کرایەوە کە بەهۆی پێنەدانی شایستەدارایەکان کارمەندانی کۆمپانیای ناوبراومان دەگرن، بەڵام پەیوەندی کرا بەلایەنی پەیوەندیدار و ئەوە ڕاگەیەندرا کە چەکی بانکیان بۆ کراوە تاوەکو کۆمپانیاکە شایستەدارایەکانی وەربگرێت، بەڵام وەریان نەگرتو و پێیان وتراوە پارە لە بەردەستدانیە. بە هەوڵی باڤڵ جەلال تاڵەبانیش لە داهاتوودا شایستەدارایەکان دەدرێنەوە بە کۆمپانیاکان. یوسف مراد، کەناڵی کەرکووک،
دوای تێپەڕبوونی نزیکەی 2 مانگ بە سەروونبوونی دانەری تەمەندە مانگ کە لە لافاوەکەی هەولێر بێسەر و شوێن بوو ئەمڕۆ لا گوندی سوربەشی ناحیەی شەمامەک لەلایەن 2 هاوڵاتیەوە تەرمەکەی دۆزرایەوە و بە ئامادەبوونی کەسوکاری و هاوڵاتیانی سنوورەکە بە خاک سپێردرا. بەیەکەوە لە باشتی پاروبەرین کۆمان بکەیەوە خوایە سەبری داک و بابی ئەو منداڵش بدەی خوا سەبر دیمەنی گریانی باوکی دانەری دەمانگانە 57 ڕۆژ بەر لە ئێستا لە لافاوەکەی شاری هەولێر بێسەر و شوێن بوو. حوتی بەیانی ئێمە ئاگادار کراینەوە کە تەرمی منداڵێک لە گوندی سۆربەشکاکلە لێرەوە دەستخۆشی لە دانیشتوانی گوند دەکەم و کرێکارێک کە هەوکار بوو بۆ دۆزینەوەی تەرمی کاکەدانەر دەرچوون تیمەکانمان بە هاواشی لەگەڵ بنکەی پۆلیسی شەمامەک گەیشتینە شوێنەکەەوە ئاگداری باوک و براکانی کراوە. مامەکانی هاتن دڵنیا بوون کە ئەو جلوبەرگانەوە جلوبەرکی دانەرەوە بتمانە پزیشکی دادوەری دوای ڕێکارە یاساییەکان هێنامانەوە ماڵەوە بۆ ئەوی داچی لە 100% دڵنیابی کە ئەو جلوبەرگانە ئیدانەرە ئەویش دڵنیا بوو خۆشبەختانە تەرمەکە تەرمی دانەر دەرچوو ئێستا لە مزگەوتین پاش تەوابوونی مزگەوت دەیبن گۆڕستان و بە خاک دەستپێدرێت. هاوڵاتیەک لە نزیک ماڵەکەی خۆیان تەرمەکەی ئەدۆزێتەوە و لایەنی پەیوەندداری لێ ئاگادار دەکاتەوە. سبەینی ساعت 7 دقە بوو لە مارێ هاتمە دەرێ لە بۆ ئیشێ بچم دیتم سەرکەک لە ئەردی کەتبوو لە نێزی قەمیشەکان بەڕاستی ئەمنیش تەمەشام کرد و لە تەرمی ئەو منداڵە بچکەی نێزیک بوو یەکسەر بەرگری شارستانیم ئاگادار کردەوە ئاسایش و پۆلیسم ئاگادار کردەوە ئەمە 2 نەفەر بوون کە هاتین دەچوینە ئیشەی لەکرد مارێمە بوو لە سۆربەشی مدانەکە ناو قەمیشە و قەمیش بندەکە کابرێک هەر چوو دەکرد سەیەک یعنی بۆین دەکرد دەچوو لای قەمیشەکە سەیەکە وڵەکە چوێن دەرەکە دیتی لاشێ مدارەکە ئەلێن دەرێ ینی سەرکەکە لێن دەرێ بوو باوکی دانەری هات کە باوکی دانێری هات بەزلەکانی ناسیەوە بەڵێ لە سۆربەش بوو لە گوندی سۆربەش ناو هەندێک قەمیش بوو جێیەکە قۆل بوو بە قەدراوی 3 متر ئەوە قۆل دەبوو ئەلێ بوو. تەرمی دانەر ڕەوانەی پزیشکی دادوەری هەولێر کراو دوای پشکنینی توێکاری جەستەیی دڵنیا کرانەوە تەرمی دانەرە و ڕادستی کە سوکاری کرایەوە. بەتاکید وەکو باسم کرد لە توێکاری جەستەییدا لەبەرەوەی بەشی زۆر لە جەستەی نەمایە ڕەنگە ئاسان نەبێتن تەنها ئەوەیە کە ئێستا لەگەڵ تیمی پزیشکان قسەمان کرد تەمەنەکەی یەکێک لە دەلایلەکانە دووش جلوبەرگەکە و دڵنیابوونی خێزانەکەی ئەوە جارێکی دیکە بەڵام وەرگرتنی سامپل ڕەنگە لە بۆ ئێستا کاتەکەی بەو دەمە نەکرێتن کاتی زیاتری پێویست بکاتن بەتاکید پێویست بە هەر ڕێزکە و ڕێگایەکی یاسایی بکاتن دەگیرێتە بەر. تەرمی دانەر دوای نوێژ لەسەرکردن لە مزگەوت لە مەراسیمێکدا لە گۆڕستانی قوشتەپە بە خاک سپێردرا. تەرمەکە شادراوە بە پشتیوانی خوای گەورە بە هیمەتی حکوومەتی هەرێم هەموو لای خزم دۆستان سوپاسان دەکەم. بەڵێ دڵنیا بوو 100% کاوە تەرمی دانەر بوو بەر وڵات جلوبەرەکانی 100% هەوو بوو کە تەرمی دانەرەوە. دوای تێپەڕبوونی 57 ڕۆژ بەسەر لافاوەکەی شاری هەولێر و بێسەر و شوێنبوونی دانەر نەبەست تەرمەکەی لەلایەن چەند هاوڵاتیەک لە گوندی سووربەشی سەربەناحی شەمامک دەدۆزرێتەوە و نزیکەی 30 کیلۆمەتر لە شوێنی بێسەر و شوێنبوونی دوور بووە. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. چاودێرانی سیاسی پێکەنانی حکوومەتی تەوافق و شەراکەتی ڕاستەقینە بۆ عێراقیەکان بە چارەسەری بنەڕەتی دەزانن و خوازیارن لایەنە سیاسیەکان خۆیان بە دوور بگرن لە حکوومەتی زۆرینە و خۆسەپێن چونکە وڵاتەکەیان ئەوە ناخوازێت. چاودێرانی سیاسی پێکەنانی حکوومەتی تەوافق و شەراکەتی ڕاستەقینە بۆ عێراقیەکان بە چارەسەری بنەڕەتی دەزانن و خوازیارن لایەنە سیاسیەکان خۆیان بە دوور بگرن لە حکمی زۆرینە و خۆسەپێن چونکە وڵاتەکەیان ئەوە ناخوازێت. ئەگەر سیر بکەین سازان لە چوارچێوەی بەڕێوەچوونی پرۆسەی سیاسی و حکومەتداری و دیموکراتی لە عێراق دەتوانین باشترین دەرچەیە بۆ ئەوەی بتوانین باڵێنگەرانی عێراق بە شێوەیەکی ئارام و خۆشگوزەرانی و لەو قەیرانی لە ڕابردوو کە تووشی بووینە دەربازی بن بۆیە لەپاڵ ئەو هاوسەنجەی کە لە نێوان هێزە سیاسیەکان لەسەر ساحەی سیاسی عێراق بە سوننا شیعە کورد ڕێکۆتون لەسەری لە ناو کوردیش بە هەمان شێوە بۆ ئەوەی ئەو هاوسەنجە سیاسیە با بڵین لە چوارچێوەی خۆی بینتەوە بتوانین هاوسەنجی هێزە نێوان هێزە کوردەکان دروست بکەین. کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر بەرهەمە و بە هەموو شێوەیە کە هەوڵ دەدەین
کە جەنابێ وەسحاقیش بە یەکێتی نیشتیمانی کوردستان دێن بۆ پۆستە سەرۆکومار لەم کە ساڕێژی هەموو برینەکان عێراق کوردستان پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستانە. چاودەرانی سیاسی ڕاشیان وایە هەمووان سەیری ئەزمموی چەند ساڵەی حکومڕانی سەرۆک مامجەلال بکەن بۆ عێراقیەکان، هەوڵیش بدرێت تەبایی و ئاشتەوایی بنیاد بندرێتەوە. لە زمانی بەڕێز مامجەلالیش و ئیتر دواتریش دکتۆر فوئادیش و دکتۆر بەرهەمیش لای هەموو عێراقیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردە و ڕابەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان توش بەڕێزکەی بەڕێز مامجەلال دادڕۆن لای هەموو عێراقیەکان مەقبولە. لە بیرمە بەڕێز مامجەلال لە هەڵبژاردی 2019دا ئەوەی دەگۆ گوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارەی کورسیەکانی ناپێورێ لای عێراقیەکان دیارە دەریش کەوت ئیتر ئێستاکەش دەرکەوت کە یەکێتی لەگەر یەکریزی عێراقدایە لەگەر تەبایی عێراقدایە ئیتر هەموو عێراقیەکانیش بە گەورە و بچووشانەوە بە جنوب و بە شیمالیشانەوە ئەویان قبوڵە. دەی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە ژێرفشاری شەقام هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام درا تا گەلانی عێراق بە سەرجەم لایەنەکانەوە بتوانن ڕۆڵیان هەبێت لە حکومەتێکی تەوافقی و پێکەوەیی. لە قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک. ئەمڕۆ 12 ساڵ بەسەر دامەزراندنی ڕادیۆی کەرکووک FM دا تێدەپەڕێت. ڕادیۆ کەرکووک FM بە زمانی پێکاتەکانی شارەکە بەرنامەکانی پەخش دەکات و توانیوێتی دەورێکی کاریگەری هەبێت. لە ئێستادا خاوەنی چەندین بەرنامەی جۆرا و جۆرە و لەم ڕێگەیەوە خزمەت بە گوێگرانی دەکات. لەم ساڵیادەدا وێڕای پیرۆزبایمان لە هاوکارانمان لە ڕادیۆی کەرکووک FM هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ دەخوازین. بەڵێ بەڕێزان خۆشمەک و کارمەندێکی ڕادیۆی کەرکووک FM بەم بۆنێوە جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاراسی هاوکارانم دەکەم و لە ئێستاشدا خاوەنی دوو پرۆگرامی تایبەت باخۆمم بە ناوەکانی خەڵاتی کەرکووک FM و نمەی شعر. هەمیشە بەردەوام دەبین لە خزمەتکردن بە ئێوەی بیسەر و بینەر. بەر لە 12 ساڵ ڕادیۆی کەرکووک FM بە سێ زمانی شارەکە دەستی بە پەخش کردو بە چەندین بەرنامەی هەمەڕەنگ و هەواڵ خزمەت بە هاونیشتیمانیان دەکات. لە ساڵیادی دامەزراندنیشیدا کارمەندانی ڕادیۆکە وێڕای پیرۆزباییکردن هاوکات باس لە هەوڵ و کارەکانیان لە ماوەی ڕابردوو دەکەن، هەروەک بەڵێنی کاری جوانتریش بە بیسەران دەدەن. دەکەین سەرجەم بەرگە بابەتەکانمان لە دڵی ئەوی بەڕێز و خۆشەویست بێت و کاتێکی شاد و کامەران. ئومێد دەکەم لە ماوەی ئەم چەند ساڵی کارکردنمان ناتوانین بێتمان هەنگاوی زۆر باش بنین و بۆ ساڵی ئایندەش بێگومان هەموو کات لە پێویستمان بۆ یەکە گۆڕانکاری بکەین. ئێمە شۆک و ستافی ڕادیۆ بیرمان لەوە کردوەوە کە گۆڕانکاری لە ناوەڕۆکی بەرنامەکانمانە بکەین و هەندێک کات لە کاتی پێشکەشکردنی بەرنامەکانمانە ئیشەڵا بە کۆمەڵێ بەرنامەی هەمە جۆر و هەمەڕەنگەوە دێنەوە خزمەت بینەران و بیسەرانی ڕادیۆی کەرکووک FM. دووبارە پیرۆزبایی لە تەواوی ئەو هاوڕێ ئازیزانەکەم کە ڕۆژانە بەردەوام ئاگاین لە بەرنامەکەمان و گوێگر و بیسەری ڕادیۆکەمانن و لێرەشەوە بەڵێن دووپاتەکەینەوە کە ئەوەی بە ئێمە بکرێ بتوانین خزمەتی زیاتر بە شاری کەرکووک و دەوروبەری و سەرجەم گورنشینەکان بکەین بەبێ جیاوازی. کەرکووک FM لە ئێمەوە بۆ ئێوە. کەرکووک FM هەرچەندە لە سەرەتادا ڕۆژانە ماوەی 16 کاتژمێر پەخشیان دەکرد، بەڵام لەگەڵ یەکگرتنی لەگەڵ دەنگی کەرکووک پەخشەکەیان بووە 24 کاتژمێر و لە ئێستادا لە پاڵ کەناڵی ئاسمانی کەرکووک لە دەنگی دوو خزمەت با گوێگرانی دەکات. مێژووی ئەم ڕادیۆیە مێژوویەکی پرشنگدارە بەو پێی کە توانیوێتی زۆر ئامانج بپێشێت. خۆشترین سات بۆ دەنگی کەرکووک و درێژە پێدەری دەنگی کەرکووکە کەرکووک FM ئەو کاتەیەکە لە 2003 بەرنامەیەکی سەعاتی تایبەت بە زمانی عەرەبی پێشکەشەکرا بۆی پەیامەکانی کورد بگەێنرێت بەم ناوچانە. لە دوای 2003 بۆ 2010 هێنرایەوە بۆ کەرکووک. خۆشبەختانە ئەم ڕادیۆیە لە 2010 ڕادیۆی کەرکووک FM لەگەڵ دەنگی کەرکووک تێکەڵ کرا و ناوی نرا کەرکووک FM بۆ ئەوەی کە بتوانێت پەیامێکی گشتگیر و لە بواری ئاشتی و نەتەوایەتی بەدی بهێنێت. لە ئێستادا ڕادیۆکە بە دووری 2 کیلۆوات لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بە سێ زمانی شارەکە خزمەت بە گوێگرانی دەکات و
هەفتانە لە ڕێگای 13 بەرنامەی هەمەڕەنگەوە هەوڵ بۆ ئاشتی و پێکەوە ژیان لە شارەکە دەدات، ئەوەش بە ئامانجی بڵاوکردنەوەی کللتوری لێبوردەیی و زیاتر تۆکمەکردنی برایەتی نێوان پێکهاتەکانی کەرکووک. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. هەر لە سەردێڕەکانی ئەم شۆماندا هاتووە لە پرۆژەی پەرپێدانی پارێزگاکان ژمارەیەک پرۆژەی گرنگ لە قەزای کفری دەچنە بواری جێبەجێکردنەوە. دادگای سلێمانی سکاڵا دژی ئەو کەسانە تۆمار دەکات کە باس لە فرۆشتنی بینای دادگا دەکەن و بە هەواڵێکی ناڕاستیشی ناو دەبن. وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند پلانیان هەیە توانە بەرگریەکانی وڵات لە هەردوو بواری ئاسمانی وشکانی بەهێز بکات. شەماڵ نامی قایمقامی قەزای کفری ڕایگەیاند ئەم ساڵ لە پرۆژەی پەرپێدانی پارێزگاکان ژمارەیەک پرۆژەی گرنگ لە قەزای کفری دەچنە بواری جێبەجێکردنەوە. ناوبرا و ڕاشیگەیاند پرۆژەکان ناوەندی قەزاکە و گوندەکانی 4 دەوریشی دەگرێتەوە. قایمقامی قەزاکە تەکیدی لەوەش کردەوە پرۆژەکان خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان دەکەن و هاوکات دەبێتە هۆکاری بژاردنەوەی سنوورەکە. مایکانە و مایکەکانی تریشاوە لەگەڵ خەڵکی شاقەت هەوڵم نەداوە قسەیەک بکەم و خوانەخوازوانە بێ یان مەسەرەن بەڵێن چکە من لەگەڵ بەڵێن نیم بەڵکو ئەوەی کە لە بەردەستەوە ئەوەی ئەکرێ ئەڵا ساڵی 2022 ساڵێکی باشە بێ بۆ کفری بۆ ناوچەکە چونکە ئێمە لە پرۆژەی پەرپێدانی پارێزگاکان پشکێکی باشمان بەرکەوتووەوە لەو پرۆژانەی ساڵی 2021 کە خودی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هاتە گەرمیان و ئەو دەرخستانی کە بۆی کرابوو و دواتر سەرۆکی حکوومەت هاتە گەرمیان ئەوانە بەشێک لە پرۆژەکانی کفری ئەخاتەوە سەر جێبەجێکردن بەڵام خۆتان نەزانن مەشاکلی سیولە و نەقدی و بانک و ئەمانە هەندێک ئیجراعات و هەندێک ڕۆتینیات هەیە هیوادارین خەڵک ئەو بابەتەمان وەکو خۆی لە ڕووی یاساییەوە تەعامل لەگەڵ بکەن کە یعنی درەنگ و زووی بابەت جێبەجێکردنی پرۆژەکان پەیوەست نییە بە ئیداری ناوخۆی و مەحەلی وەکو ئیداری کفریان گەرمیان بەڵکو ئەوانە هەندێک ڕێوشێن و ئیجراعاتن کە ئەبێ وەزارەتی پلاندانان ئیجراعاتەکان تەواو بکە و دوایی پرۆژە و ینی قۆناغی تەندەرین و بەڵێندەران و ئەوانە ببڕێت بۆی بچنە بواری جێبەجێکردن بۆیە ئەو پرۆژانە گرنگن بۆ کفری و ئینشاڵڵا ساڵی 2022 ساڵێکی باش و پڕبەرهەم پرۆژە بێت تەنها بۆ ناو خودی قەزای کفرینە بەڵکو بۆ گوندەکان و بۆ ناحیەکانی سەر بە قەزای کفریش. مامۆسایان و فەرمانبەرانی قەزای کفری نیگەرانن لە ڕاگررتنی فەرمانی دابەشکردنی زەوی و داوای کاراکردنەوەی فەرمانەکەیان دەکەن کە 15 ساڵ لەمەوبەر ڕاگیراوە. بڕیارەکەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی خانوبەرە و زەوی لە قەزاکە. بۆ ماوەی زیاتر لە 15 ساڵە فەرمانی دابەشکردنی زەوی ڕاگیراوە. ئەمەش جگەلەوەی کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی خانوبەرە هەبووە، نیگەرانی مامۆستایان و فەرمانبەرانیشی لێکەوتوتەوە و داوای کاراکردنەوەی فەرمانەکانیان دەکەن. وەکو فەرمانبەرێک و مامۆستایەک لە سنووری کفری بەڕاستی 30 جار ناومان لە 2006ەوە هاتۆتە بۆ زەوی دابەشکرد بەڵام تا ئێستا حکوومەت بە بیانووی فەرمانێک لە 2006 ڕایگیراوە. بەڕاستی ڕاگررتنی فەرمانی زەوی دابەشکردن بۆ مامۆستایان و فەرمانبەرانی کفری گەورەترین غەدرە چونکە لە کفری هیچ پرۆژێکی بەرهێنان نیە بەهۆی کێشەی مڵکایەتی و مانگی هەشتی 2006ەوە کۆمەڵێک گەنج و خێزان لە کفریە کە زیاتر لە 400 خێزانە بن فەرمانی زەوی دابەشکردنیانە بەداخەوە حکوومەت تا ئیسا نەیتوانێت ئەو زەویانە دابەشکە ئەمە بێتە ئەو زەوی دابەشکردنە لەگەڵ ئەو کۆنەکان و لەگەڵ نوێدا بێت هۆکاری ئەوەی شارەکان هەمووی بگەشێتەوە ئەوەی هەمومان نەیزانین کە بەتایبەت هەموو شارەکان و کفری بەتایبەتی لە زووکۆ زەوی تێدا دابەشنەگەر بۆ هۆکاریەوەی کەمترین گەشە بێت و فشارێ زۆر لەسەر شارە گەورەکان دروست بێت. هاوشەوەی سلێمانی هەوری فەرمانبەران و مامۆستایانی شاری کفری لە 2003ەوە لە 2006ەوە فەرمانی دابەشکردنی زەوی دەرچیە دا ئێستا جێبەجێ نەکرایە ئەمەش بیە هۆی ئەوە و یعنی خانی گران بووە و خەڵک کفری زۆری بارەکە و ئەگەرچی لە ساڵی 2006ەوە ڕاگررتنی ئەم بڕیارە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بووە بەڵام فەرمانەکە کەسوکاری شەیدان و وارسیان فالکراوان ناگرێتەوە. لە بری فرمانی دابەشکردنی زەویش بۆ مامۆستایان و فەرمانبەران ڕەزامەندی بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لە ناوچەکەدا وەرگیراوە. فەرمانی دابەشکردنی زەوی بەسەر چین و تۆژەکانە ڕاگیراوە لە سەرانسەر کوردستانە و تەنها دابشکردنی زەوی بۆ وارسی شەهید و ئەنفال و
زیندانانی سیاسی هەیە ئێمەش 388 پارچە زەوی بەپێی فەرمانێکی ئەنجومەنی وەزیران جەنابی کاقوبات دابشکردنی ئەو 388 زەویەکەمان تەواو کردووە و ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردن و تاپۆکانیان نەدەینە و لە بری ئەوەی کە زەوی ڕاگیراوە ئێمە لە 2009ەوە ڕەزامەندی دراوە بۆ ئەوەی 1000 نیشتەجێبوون لە شاری کفری تەواو بووە سەرجەم ڕێکارە یاساکانی تەواو بۆ زەویشمان ڕادستی کۆمپانیا کردووە. زیادبوونی ڕێژەی دانیشتوانی شارەکە و بەرزبوونەوەی نرخی خانوبەرە بوونەتە گرفت بۆ مامۆستایان و فەرمانبەران بە وتەی شارەوانیش دروستکردنی یەکەی نیشتەجێبوون تا ڕادەیەک ئەم گرفتە چارەسەر دەکات. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. حاکم کامران حەسەن و تەبێژی دادگای هەڵچوونەوەی ناوچەی سلێمانی لەبارەی ئەو دەنگویانی بڵاو کراونەتەوە کە باس لە فرۆشتنی بینای دادگای سلێمانی دەکات ڕایگەاند. سەر لەبەری ئەو هەواڵانی باس لە فرۆشتنی بینای دادگا دەکەن دوورە لە ڕاستیەوە و بینای دادگا نەفرۆشراوە و نەدەشفرۆشرێت. ڕاشیگەیاند بینای دادگا موڵکی دەوڵەتە و بەشێکی گرنگی شاری سلێمانیە ڕێگە نادرێت بە فرۆشتنی هەر کەسێکیش بەڵگەی لای بداتە دادگا. بۆیە خەڵک ناچێتە ژێرباری ئەو چەواشەکاریانە بە دوواداچوونمان بۆ کردو و سکاڵا دژی هەموو ئەوانەی ئەو هەواڵە ناڕاستیان بڵاو کردوێتەوە تۆمار دەکەین و سزای توندیش دەدرێن. بۆیە داوا لا داواکاری گشتیش دەکەن بێتە سەر هێڵ و ڕێو شوێنی خۆی بگرێتە بەر. هەروەک لەبارەی سزاکەشەوە وتی ئەگەر کەسەکە بەڵگەی پێێن نەبێت دادگای تایبەتمەند سزایەکی بۆ دادنێت کە دەبێت قەرەبووی ئەو چەواشەکاری و ناوزڕاندنە بکاتەوە. بەڵام ئەگەر کەسەکە ڕۆژنامە نووس بێت ئەوە بەپێی یاسای ڕۆژنامەگەری سزا دەدرێت کە غەرامەکەی 5 ملیۆن دینارە و تەنانەت زیندانی کردنیشی تێدایە. یحیا ڕەسوول و تەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند عێراق پلانی هەیە توانە بەرگریەکانی لە هەردوو بواری ئاسمانی وشکانی بەهێز بکات. یحیا ڕەسوول بۆ ئاژانسی ڕسمی هەواڵەکانی عێراقی بڵاوی کردوێتەوە. ڕوونیشی کردوێتەوە عێراق لەگەڵ ژمارەیەک وڵاتدا لە هەوڵدایە بۆ کڕینی فرۆشگەی شەڕکەر و بێفڕۆکەوان و هەروەها کڕینی تانک و تۆپ و بەدەستێنانی چەندین سیستمی بەرگری و ئاماژەی بەوەشدا کە عێراق بە نیازە چەندین وەفدی ئەمنی ڕەوانەی ژمارەیەک وڵاتی ئەوروپی و پاکستان بکات بە مەبەستی کڕینی جۆرە هاچەک بۆ دڵنیایی بوون لە توانە سەربازیەکانی عێراق لە بوارەکانی ئاسمانی و وشکانیدا. ڕاشیگەیاند عێراق لە چوارچەوەی بەهێزکردنی توانە سەربازیەکانی باڕووی سەرجەم وڵاتاندا کراوە دەبێت و پلانی هەیە ژمارەی تانکەکان و تیپ و کەتیبەکانی زیاد بکات لە پێناو بەرزکردنەوەی توانەکانی سوپای عێراق. بەهۆی گرژەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا ئەگەری هێرشی ئاسمانی هەیە بۆ سەر کێڤی پایتەختی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە. بەشێک لە وڵاتان داوایان لە هاوڵاتیانیان کرد کەوا گەشتی ئۆکرانیان نەکەن و ئەوانەشی لە ئێستادا نیشتەجێن بە زووترین کات ئەو وڵاتە بەجێ بهێڵن. دەستگای هەواڵگری ئەمریکا هەفتەی ڕابردوو بڵاوی کردەوە کە پلانی وردیان دەستکەوتووە لەبارەی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و بەپێی زانیاریەکان سوپای رووسیا ڕۆژی سێشەمە هێرش دەکاتە سەر ئەو وڵاتە. ئاوکات ئەوەش بڵاوکراوەتەوە هێزەکانی رووسیا چەندین ڕێکاری توند لە کاتی دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە دەگرنەبەر. ئەوەی جێ ئاماژەیە مۆسکۆ دەیان 1000 سەربازی لەسەر سنووری ئۆکرانیا بیلا رووسیا جێگیر کردووە و هەر ئەمەش وای کرد ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بگەنا ئەو بڕوایەی کەوا ئامادەکاری بۆ هێرشی سەر ئۆکرانیا گەیشتۆتە دوا قۆناغی خۆی. بەڵام لای خۆیەوە رووسیا تۆمەتەکان ڕەت دەکاتەوە و ڕایدەگەیەنێت هیچ پلانێکیان بۆ هێرشکردنا سەر ئۆکرانیا نییە و سەرجەم ئەو ڕێکارانە بەهۆی نزیکبوونەوەی هاوپەیمانی ناتۆیە بۆ سەر سنووری وڵاتەکەیان. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردوێتەوە بە ئامانجی گۆڕینی دەسەڵات لە ئۆکرانیا هێرشی رووسیا بۆ ئەو وڵاتە بە بۆردومانێکی ئاسمانی گەورە دەست پێ دەکات و پاشان داگیرکردنی زەمینی ڕوودەدات. هاوکات سەرۆکی شارەوانی کیڤ هۆشداری داوەتە هاوڵاتیانی شارەکەی و ڕایگەیاند ئەگەری هێرشێکی رووسیا هەیە لە ئایندەیەکی نزیکدا. گرژەکانی نێوان ئەو دوو وڵاتە ترسی گەورەی لای بەشێکی وڵاتان دروست کرد. هەر بەزوی وەزارەتی دەرەوەی بەریتانیا داوای لە هاوڵاتیانی خۆی کرد کە پێویستە بەپەلا ئەو وڵاتە بەجێ بهێڵن. ئەوەش دوای زیادبوونی ترس و نیگەرانیەکان لە ئەگەری دەستپێکردنی هێرشی سوپای رووسیا بۆ سەر ئۆکرانیا و
ئەگەری بۆمبارانی ئاسمانی پایتەختی ئەو وڵاتە. لەلایەکی تریشەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەمان شێوە داوای بەجێهێشتنی هاوڵاتیانی ئەمریکی دەکات لە ئۆکرانیا. هاوکات یەکێتی ئەوروپاش کارمەندە ناپێویستەکانی لە ئەرکی دیبلۆماسی لە کیڤ ئاگادار کردوێتەوە. هاوکات وەزارەتی دەرەوەی عێراقیش لە ڕاگەیەنراوێکدا داوای لە هاوڵاتیان کرد لەم کاتەدا گەشتی ئۆکرانیا نەکەن و ئەوانەشی لە ئێستادا لەو وڵاتە ماون بەجێی بهێڵن. بە مەبەستی بەرەو پێشبردننی توانای گەنجانی کەرکووک و گرنگیدان بە بواری هوەری، سەنتەری ڕۆشنبیری شارەکە خولێکی بێبەرامبەری لەسەر دەستی ڕاهێنەرە بەتوانەکانی شارەکە بۆ ژمارەێک لە گەنجان کردەوە. لای خۆشیانەوە فێرخوازان وێڕای دڵخۆشیان سوپاسی ئیدارەی سەنتەرەکەیان کرد بۆ ڕەخساندنی ئەو جۆرە خولانە. کۆمەڵێک گەنجی کەرکووکن لە نێوسەنتەری ڕۆشنبیری شارەکە کۆبوونەتەوە بۆ ئەوەی بەشداری لە چەند خولێکی میوزیکسیانی بکەن. بەشداربووانی خولەکە بە گرنگیەوە باسییان لە سەنتەری ڕۆشنبیری شارەکە کرد کە بەردەوام چالاکی هوەری و ڕۆشنبیری تیدا ئەنجام دەدرێ و داواشیان لە گەنجان کرد لە کاتەکانی پشووەکانی نیوەی ساڵ و هاوین ڕووبکەنە سەنتەرەکە و سوود لە خولەکان وەرگرن. درەفتە شتێکی چاکە بۆ گەنجان ڕەخساوە. سوپاس بۆ سەنتەری ڕۆشنبیری کاوکاری گەنجان بوونە هەمیشە چەنەها خولکراوەتەوە بێ بەرامبەر هەموو گەنجەکان هاوکار بوونە. بەڵێ خولێکی تایبەتە بۆ ناو سەنتەری ڕۆشنبیری ئەم هەموو کۆمەڵە گەنجە هاتوونە فێر بن. من خۆم بە تایبەت زۆر حەزم بەم خولە بووە هاتوومە فێر بم. من لێرە پێیانەڵەم هیچ شەرم نەکەن با بێن فێر بن چکە لە بەرەوەی شتێکی زۆر باشە فێر بن. خولێکی زۆر باشە بەلای منەوە. ئەنێک کە حەزیان لێ هیچ ڕێگیرێک نییە بۆ ئەوی نێن وەکو خۆم پۆلیش 12 ئامادەیم سەرڕای ئەوەی کە ساختترین قۆناغە چکە حەزم لە فێربوونی گیتار هاتوومە. هەر شتێکە حەز لێ و ئەتوانی بێ هیچ شتێ نابێتە ڕێگر. ئەمەش باشترین دەرفەتە بۆ ئەوی سوودی لێبینن. ڕێخەران و مامۆستایانی خولەکانی فێربوونی میوزیکسیانی هیوایان خواست گەنجی زیاتر بەشداری لە خولە هونەریەکان بکەن بۆ ئەوەی پەرە بە توانەکانیان بدەن و لە داهاتوودا خزمەت بە نەتەوەکەیان بکەن. مەڵێک چالاکی لەم سنتەرەیە کراوە و هیچێک لەو چالاکیانی کە ئەمڕێسە لەبەر چاوتانە کردنەوەی خولێک بوو بۆ خوێندکاران و بۆ باڵین ئەو کەسانی کە لە ناو کەرکووک فێرخوازان بۆی ئارەزوومەندن بۆ فێربوونی ئامێرە مۆسیقیەکان. ئێمەش وەکو سنتەر وەکو سەرپەرشتیاری ئەوەی نەکە خۆ بەخش لەگەڵیانە کارەکەین لەم سنتەرەیە کۆمەڵێک لەخوا بەزیاد بێ خوێندکار و فێرخواز هاتوونە ئێساکە بۆ ئامێری گیتار و ساز و ئۆر کراوەتەوە لە بەبوونەی پشووی نێوەی ساڵەوە دەستی پێی کرد. خولەکە لە چەند ئامێرێک پێکدێ من وەکو مامۆسای گیتار توانیمە کۆمەڵێک گەنج کۆکەینەوە لەم سنتەرە هەفتەی 2 ڕۆژە. خولەکەمان یعنی فریە بۆ هەموو کەسێک کە توانێت بەشدار بێت. لەم خولەیە ڕۆژانە 2 ساعاتە هەفتەیەکا 2 ڕۆژمان داناوە. فێرخوازە بێ ئامێری خۆی پێبێ ئالەتی خۆی بێ چکە بۆیەوەی بچێتەوە ماڵ پرۆڤی لەسەر ئامێرەکە بکات. وەکو مامۆستایەکی ئۆرگ کۆمەڵێک گەنج بەشداریان کردووە لەم خولە هیوادارم سەرکەوتوو بن لەم خولەیە. پەیامی من کۆمەڵێک گەنج ئەوانەی کەوا حەز و ئارەزویان هەیە لە ئۆرگ یان لە هەرچی ئامێرێکی تر ئێستا کاتی خۆیەتی بێن بەشدار بن. سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا بەردەوام ناوەندێک بووە بۆ چالاکیە ڕۆشنبیری و هونەریەکان و لە ئێستاشدا چەندین خولی تێدا کراوەتەوە بۆ گەنجان و بەڕێوبەران و کادیرانی سەنتەرەکە بێگوێدانەماندوو بوون بەردەوام لە خزمەتی دانیشتواری شارەکە بوونە بێ جیاوازی نەتەوەی و بڕیارە لە داهاتوشدا چەندین خول و ڕاهێنان لە بوارە جیاوازەکاندا تێیدا ئەنجام بدرێ. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک. کارگەی مافوری کۆیا مێژوویەکی دێرینی هەیە لە شارەکە و لا سەردەمی ڕابردوودا بووە ناوەندێکی گرنگ بۆ پێگەاندن و فێرکردنی کوڕان و کچانی کۆیا. لە ئێستاشدا بەڕێوەبەری کارگەکە داواکارە حکوومەت و ئیدارەی قەزای کۆیا گرنگی زیاتریان پێبدەن. ڕۆژانێک کۆلێژ و پەیمانگای پێگەیاندنی کچانی شار بوو. زەمن گۆڕاو با هۆکاری جیاواز کارگەی مافوری کۆیا پراوێز خرا. بەڵام ئەم کۆمەڵە ژنا کۆڵیان نەدا و تا ئێستا
بەردەوامن لە ڕستن و چنین. من ناوم نەما محەممەد مستەفایە لە تەمەنم 9 ساڵ بۆ لێرە بوویمە تقریبا 35 ساڵە لێرەمە ئەو ئیشش کە دەیکەین یعنی ئەمە لە خۆمان ئەوانە چ داواکەن ئەمە ئەویان لە بۆ دەکەین ئەو خەتافی پێدەرێن ئیش پێ دەکەین بەکاردێنین ئەو مەستەڕی پێدەرێن ئەوەش میزرەبە پێی دەکوتین ئەوەش مقەستە وێنەکانیش ڕسممان لە بۆ دێ ئەوە قەڵای هەولێرە یعنی وە چەند ساڵ خۆڕاگر دەبێ بی شوێ تێک ناچێ بەسی بازار یعنی هە بە گەستی کارەبایی یان بە شوشتنەک تێک بچێ بەسی مە سوفەچی یعنی ها یابانە لە تورکالۆمان دێ سوفەکان ئەوە کەوترە ئیمە چەند جار بیشێ ئێستا وەرتەک لە بازار ڕەنگە بەدە وەڕقەبێ ڕەنگە لێرکانە ئیمەوە سی بەڕقەبێ لەبۆی جیاوازی زۆرە بەس ئێستا برێن بازاڕینی ئەو دەستکردانە دەستگا و بەشە کۆنەکەی ئەم کارگەیە دەمێک ساڵە پارێزراوە و بە یەکێک لە ناوازەترین ئاسەوارە مێژوویەکان هەژمار دەکرێت وەک بەڕێوبەرەکەشی دەڵێت بەرهەمیان هەبووە تا نزیکەی $50,000 فرۆشراوە مێژووی دروستبوونی کارگەی مافوری کۆیە بۆ تاوان لە پێنج ساڵ هەفتاوێک دەست بەکار بووە دیارە پێشتر بیناکە دروستکرا لەوانە بگەڕێتەوە ساڵی 1970 تقریبا وا دیارە چی لەبەرەوەی سزلی کۆنم لە سزلەکان لە 5 ساڵی هەفتاویەک دەست بەکار بووە تاکو ئێستاش بەردەوامە لە کارەکانی خۆی ئەو دەمای هەر ئەو قاع کۆنەکە بوو لەوێ ئیشیان دەکرد لە ساڵی هەشتایەکان ئەو قاعش دروست کرایە کارگەی مافوری کوێ لەسەر مستەوای هەموو عێراق ئەو دەمای بەڕاستی دەرەجە یەک بوو کولی مانگەکی تقریبا 170 مەتری هەبوو کارگەی مافوری کۆیە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمە و تەمەنی زیاتر لە 50 ساڵە و خاوەنی دەیان فەرمانبەری ژنی دەستڕەنجینە و نەخش و نیگاریان دەنجی داوەتەوە لا قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک لە کۆمەڵی ڕووناکبیری کەرکووک مەراسیمی ناساندن و ئیمزاکردنی کتێبی کەرکووک لە پەراوێزی ڕاستیەکاندا بە ئامادەبوونی بەشێک لە نووسەران و ڕووناکبیرانی کەرکووک کۆڕێک بۆ ناساندنی کتێبی کەرکووک لە پەراوێزی ڕاستیەکاندا لە نووسینی ماشاءالله عوسمان سەعید بەڕێوەچوو نووسەر لە مەراسیمەکەدا پوختەیەکی لا کتێبەکەی بۆ ئامادەبووان خستە بەرباس کتێبەکە کۆکراوی وتارەکانی نووسەرە کە پێشتر لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاوی کردوونەتەوە هەروەک لای خۆشیان ئامادەبووان با سەرنج و تێبینیەکانیان کۆڕەکان دەوڵەمەند کرد کتێبەکان هەر لەسەر و بابەتانەیەکەوە لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو کراوەتەوە و ئێساش کردمان بە کتابێک و کتابەکەش بە ناوی کەرکووک لە پەراوێتی ڕاستیەکاندا و نامێلکەیەکچە بە ناوی ڕۆژگار سەپاندی بەسەرمە و ئێمەش بەم بۆنەوەیە هەوڵە دەین زیاتر سەرقاڵ جەماوەەر سەرقاڵکەین بە چارەسەری کردنی کێشەی کەرکووک و ناوچە دابڕاوەکانەوە لەبەرەوە این بۆ ئیمڕۆی ئێمەی کورد زۆر پێویستە هەوڵە دەین کە هەموو کات ناحەزان و شۆڤینیاز هەوڵیان داوە کە پاشێ لە کوردستان داببڕن و ئێمەش بۆیە ئەم بیرۆکە و بابەتانە زیاتر بڵاوەکەین و کۆمەڵێ بابەتی تایە تەوانە و کۆمەڵە بابەتانە بابەتی ڕۆشنبی تایە مێژووی تایە سیاسی تایە هەمووی تایە نامێلکەکەش تەوانەوە وەکوتمان سێ چیرۆکە هەمووی سەرجەم بابەتەکان ئەوە ئاگرێتەوە کە بەشی ڕاگەاندنەوە پەروەردەیە و سیاسیە و ئەو بابەتانیە مەزلوم کۆبانەیە فەرماندەی گشتی هێزەکانی سووریا دیموکرات هەسەدا ڕایگەیاند هەرچەندە هێزەکانیان ڕێکاری پێویستیان گرتووەتە بەر بۆ ڕێگریکردن لە سەرهەڵدانەوەی گروپی چەکداری داعش بەڵام ئەگەر ئەو ڕێکارانە لەسەر ئاسی نێودەوڵەتیش نەگیرێنە بەر و هەماهەنگی نەبێت مەترسی سەرهەڵدانەوەی ڕێکخراوەکە و گەشەکردنەوەی هەیە مەزلوم کۆبانەیە لا چاوپێککەوتنێکدا باسی لەوەش کردووە هێزەکانی سووریا دیموکرات هەسەدا باوەڕی وایە تا ئێستاش مەترسیەکانی داعش زۆرن بەتایبەت
کە ناوچەکانی باکووری سووریا بە شانەنووسەکانی نزیک لەو ڕێکخراوە دەورە دراون. بۆیە ئەگەر ڕوبەڕوویان نەبنەوە دووبارە سەر هەڵدەدەنەوە. لەبارەی هێرشەکەی مانگی ڕابردووی حەسەکەش مەزلوم کۆبانێ وتی حەسەدا بەرپرسیارەتی بەشێک لە هێرشەکەی سەر زیندانی حەسەکە لە ئەستۆ دەگرێت. بەتایبەت کە لەو هێرشەدا 121 ئەندامی هێزەکانیان شەهید بوون. ئەوەش خوێناوی ترین هێرشی داعش بووە لەو کاتەوەی زۆرینەی ناوچەکانی لەدەستداوە. ئەوەش مانای وایە ئێمە ئەرکی خۆمان وەک پێویست جێبەجێ نەکردووە. مەزلوم کۆبانەیە داوای لە کۆمەلگای نێودەوڵەتیش کرد بە خێرایی چارەنووسی هەزاران زیندانی کراوی داعش یەکلایی بکەنەوە کە هەڵگری ڕەگەزنامەی وڵاتانی ڕۆژئاوا و ناوچەکەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند ئەگەر تاوەکو 6 مانگی داهاتوو لە 175 وڵاتیانی جیهان ڤاکسینی کۆرۆنا وەربگرن چاوەڕێ دەکرێت لە ناوەڕاستی ئەم ساڵدا کۆتایی هاتنی کۆرۆنا و کاریگەریەکان لەسەر جیهان ڕابگەیەندرێت. وادەی گریمانەکراوی ئەو کاتەش مانگی حوزەیرانیان تەمووز دەبێت. تێدرۆس ئادهانۆم بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی ئاماژەی بەوەش کردووە گەیشتن بەو قۆناغا لە دەست هاوڵاتیان و حکوومەتەکانی جیهاندایە. ئەویش لە ڕێگەی فراوانکردنی هەڵمەتی هۆشیاری و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ وەرگرتنی ڤاکسین لە زووترین کاتدا. سوپاس بۆ هاوکاران و بۆ ئێوەش کا بینەرمان بوون. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.